پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتوە ئەمە پەیامێکە بۆ عەشایرانەی بۆ عەوامانەی بۆ خوێنەوارانەی بۆ خوێنەوارانیش بە هەمان شێوە کە دەڵێن ئێمە بەهەشتین بە عەقڵی خۆیان ئەڵێ خوا لە فڵان کەس خۆش بێ ئەڵێ خوا لێی خۆش بووە فڵان کەسی ڕەحمەتی تۆ چوزانی ڕەحمەتیە فڵان کەس ڕزگاری بوو تۆ چوزانی ڕزگاری بووە تۆ چوزانی مام حاجی خوا لە فڵان کەس خۆش بووە بەڵگەت چییە ئەو بوختیانە ناتوانێت ئینسانی ئیماندار قسەی وان ناکات ئینسانی لە خوا ترس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت لە ڕۆژی قیامەت ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خەلیل و خۆشەویستی خوایە لە دوای محەممەد صلی الله عليه وسلم گەورەترین پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ لە ڕۆژی قیامەتە ئەگاتە باوکی خۆی باوک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم باوکی کە ناوی ئازەرە باوکی ئیبراهیم صلی الله عليه وسلم ئەفەرمێت دەموچاوی تەپ و تۆز دایگردووە ڕەش داگەڕاوە خوا ڕووی ڕەش کردووە چونکە لە دنیادا بتی پەرست بەڵێ تۆش ئەگەر قەبر پەرستی لەگەڵ بتپەرستیان هیچ فەرقێکی نییە ئاگادار بە داوا لە بەردێ بکەوی داوا لە قەبرێ بکەوی داوا لە بتێک بکەی هیچ جیاوازیەکی نییە بەخوا لای خوای گەورە بڕسی قورئان کە گرنگەوەی غەیری خوایە تر هەرچیەکە ناوی هەرچی بێ کێشە نییە گرنگەوەی شەریکت بۆ خوا بڕیار داوە دەموچاوی ڕەش داگەڕاوە تەپ و تۆزاوی خەمبار بێتاقەت ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ باوە پێم نەوتی بە قسەم بکە و لە قسەم دەرمەچۆ ئەڵێ ئەمڕۆ ڕۆڵە لە قسە دەرناچم هەرچی بڵێ بەسەر چە تازە ڕۆژت قیامەت ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خوایە گیان خۆت وعدت بە من داوە وعدت پێم داوە لە قیامەت سەر شۆڕم نەکەی چونکە دوعایەکەی فەرموو خوایە ولا تخزینی یومە یوبعثون خوایە لە قیامەت سەر شۆڕم نەکەی خواش وعد داکە سەر شۆڕی نەکە دەڵێ ئەمڕۆ بە قسەت ئەکەم دەفەرمی خوایە گیان خۆت وعدت بە من داوە سەر شۆڕم نەکەی باوکم لە دۆزەخایە چیم بۆ ئەەکەی خوایە گیان خوای گەورە دەفەرمی ئەی ئیبراهیم ئەی خۆشەویستی من سلامی خوای لەسەر ئەی خەلیلی من صلی الله عليه وسلم من بەهەشتم لەسەر ئینسانی کافر حرام کردووە سەیری ژێ پێیەکانت کە صحیح بوخاریە قسەی نەنکم نییە قسەی باپیرەم نییە قسەی باوکم نییە قسەی دایکم نییە قسەی کەسوکارم نییە ئەمە قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە فەرمێ سەیری ژێر هەردوو پێت کە ئیبراهیم صلی الله عليه وسلم سەیری ژێر پێیەکانی ئەکا سبحان الله پێشتر باوکی بینی مرۆڤێک بوو سێکە باوکی بۆتە کەمتیار خوای گەورە شکل و شێوەی باوکی گۆڕیوە بۆ شکل و شێوەی کەمتیارێکی نێر پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بە بەرچاوی ئیبراهیم و کلکی و پەلی ئەگرن و فڕێدە ناو ئاگری دۆزەخ و هیچیشی پێ ناکرێت ئەوە قیامەتە بۆی هەوڵی بۆ بدە هیچ کەسێک ناتوانێت لە مردن ڕزگارت کە هیچ کەسێک ناتوانێت لە دۆزەخ ڕزگارت کە هیچ کەسێک ناتوانێت بتخاتە بەهەشتەوە ئیلا مەگەر بە ئیزنی خوا بێ کەواتە ئیزنی خوا گرنگە و ڕەزامەندی خوا گرنگە هەوڵی بدە بە ئیزنی خوا دەست ئەکەوێ ئەو کەسەی هەوڵی ڕەزامەندی خوا بدە بە پێی حەدیث خوا لێی ڕازی ئەبێ ئەو کەسەیشی هەوڵی ڕازیبوونی خەڵکی بدە و خوا لە خۆی تووڕەکە خوا لێی تووڕە ئەبێ و خەڵکیشی لێ تووڕەکات خەڵکی پێڵێ دووڕوو مەسلحەت چی ماساو چی و ئەزانی خەڵکی پێتەڵێ عاقڵ مرۆڤی وای ئێستاکەش تازە نازانێت چی فکرێکیە چی بیرباوەڕێکیە ئەمە ئینسانی دووڕوو هەزار ڕووی پێڵێن ئینسانی عاقڵ و تێگەشتووی پێ ناڵێن ئینسانی عاقڵ و تێگەشتوو یەک ڕووی هەیە یەک مەبدە و ڕێبازی هەیە